ئێرە خوێندنگای گورگەچیایی بنەڕەتیە بەهۆی بوومەلەرزەکەی شەوی یەکشەمەوە بۆتە مەترسیەکی گەورە لەسەر ژیانی خوێندکاران و مامۆستایان. ئەوان سەرباری مەترسیەکان بەردەوامن لە پرۆسەی خوێندن، بەڵام وەک خۆیان ئاماژەیان پێکرد ئاگادار کراونەتەوە لە کاتی بارانباریندا پرۆسەی خوێندن بە یەکجاری لێرەدا ڕابگیرێت. بۆیە داواکارن لایەنە پەیوەندیدارەکان ژیانیان لەم مەترسیە گەورە ڕزگار بکەن. قوتابخانەکەی ئێمە لە پۆلی 1 تا پۆلی 6مانەیە 6 پۆلمانەیە، بەڵام ئێستا بۆی مەترسی داڕمانەوە 2 پۆلمان ناتوانین خوێندی تیا بکەین. وەکو بە چاوی خۆتان بینیتان قوتابخانەکەی ئێمە ئێستا پۆلێ 2 پۆلمان لە دەرەوە خوێنن، هەرچەندە سەرماشە، بەڵامی تر ناچاریە لەبەرەوەی لە خوێندن دوانەکەون. هەوڵی خۆمان دەین لەگەڵ قوتابیەکانە، بەڵام مەترسی لەسەر ژیانیشیان هەرەیە. بەڕاستیەوە خۆتانە بینن لە پێش چاوتانە تەواو بیناکە مەترسی داڕمانی هەیە، بە تایبەتی ئەم ژوورە کاتێک تەلەبەکان یەنە ژوورە خۆمان کتێبەکانیان بۆ بین و بربەسماندانەوە بۆی نزیکی ژوورەکە نەبنەوە، بۆین خوانەخواسە نەڕخێ بەسەریانە. ئەم پۆلە زیاتر خەتەرترە، بەڵام پۆلەکەی ئێمەش پشتە کە ئەم دانیشە پشتی ڕووخاوە درزی بردووە و مەترسی لەسەر ژیانمان هەیە. داواکارین لە حکومەت کە بێت بەدەممانەوە ئێرەمان بۆ چاکاتەوە. مەترسی مردنمان هەیە، ئەترسین، زۆر ترسم. داوا لە حکومەت دەکەم بێ مەکتەبەکەمان بۆ چاکاتەوە. بوومەلەرزەکەی چەند شەوی ڕابردوو زیانی زۆری بە تەواوی کەرتەکان گەیاندووە. پارێزگاری هەڵەبجەش لیژنەیەکی بۆ خەمڵاندنی زەرەر و زیانەکان پێکێناوە. حکوومەت داوای ئێمەی مکەلەف کردووە داتایەک ئامادە بکەین، مەسەرەن لە هەموو کەرتەکانە بۆ نمونە پەروەردە چەند ملیۆن زیانی بەرکەوتووە. قوتابخانەی وا هەیە ڕماوە ڕووخاوە بە تەواوی، مەسەرەن جادەی وا هەیە قەتع بووە، مە پێویستی بە کولفەیەکی تەواو هەیە. یعنی شتێک نییە لە بەردەستمانە بڵین ئەوە هاوڵاتی قەرەبوو ئەکرێتەوە و وعدی ئەوە بدەین. ئێمە من ناتوانم ئەو وعدە بدەم، بەڵامێکی من ئەتوانم ئامارێک دروست بکەم، ئامار و داتایەک بم بە پارێزگا بڵم زەرەر و زیانەکان لە هەموو بوارەکانە مەسەلەن ئەوەندە ملیار دینارە. جیاواز لە برینداربوونی دەیان هاوڵاتی هەڵەبجە بەهۆی بوومەلەرزەکە لە ئێستادا ناحەیەک و 5 گوندی سنووری پارێزگای هەڵەبجە بێکارەبان، چەندین خوێندنگا و بینای حکومی و ماڵ و دوکانی هاوڵاتیانیش زیانی گەورەیان پێگەشتووە. لە ئێستادا هاوڵاتیان چاوەڕوانن حکوومەت و ڕێکخراوە کۆمەک بەخشەکان بەدابینکردنی بودجەیەکی تایبەت و فریاگوزاری خێرا ئاوڕێیان لێ بدەنەوە کار بکرێت بۆ لابردنی بەردەم مەترسیەکانی ژیانیان. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.